گەنجێکی شاری هەولێر بەناو ئەحمەد محەممەد هەڵساوە بە دروستکردنی فۆرمێک لە ماڵپەڕی کۆشکی سپی ئەمریکا لە ڕێگەی ئەو فۆرمەوە دەتوانرێت دەنگ بدرێت بۆ زیادکردنی ئاڵای کوردستان بۆ ئێمۆجی مۆبایل تا بتوانن وەکو وڵاتانی دیکە ئێمۆجی مۆبایلەکانمان ئاڵای کوردستانی تێدا بێت. با بەواژوەیەک ئاڵاکەمان بخەینە ناو لیستی ئیمۆجیەکانەوە. پێویستمان بە 100,000 واژوو هەیە بۆ ئەوەی بە فەرمی ئاڵای کوردستان بکەینە ناو لیستی ئیمۆجیەکانەوە. لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ناو ئایزۆ 3166 دانیە بۆ ئەوەی بتوانین ئەمە بە شێوەیەکی یاسایی بکەین پێویستە بچینە ناو کۆشکی سپی وایت هاوس سەردانی ئەم لینکەی خوارەوە بکە. بۆ خۆ تۆمارکردن سەرەتا ناوی خۆت لەگەڵ ناوی باوکت لەگەڵ ئیمێڵە نووسی. کەمانت نووسی سێند دەکەیت. دواتر دەچیتە ناو ئیمێلت کۆنفێرم دەکەیت پیرۆزە دەنگەکەتدا. دروستکەرانی بڕیار لە بڵندترین ئاستی حکوومەتی ئەمریکا وا دەکات بکەوێتە بوارە جێبەجێکردنەوە بە شێوەیەکی یاسایی بۆ خانەی داد. سەردانی ئەم وێبسایتە بکە change.org/kurdish بە هەمان شێوەی یەکەم دەیکەیتەوە ناوی خۆت ناوی باوکت لەگەڵ ئیمێلت پیرۆزە دەنگتدا. change.org زیاتر لە 200 میلیۆن هاوڵاتی لە 196 وڵات بەشداریان کردیە. تکایە لە ناو لیستی کۆشکی سپی ئەمریکا دەنگدا ئەمە زۆر گرینگە دەبێت لە ماوەی 30 ڕۆژ 100,000 واژوو کۆ بکرێتەوە. هەموو ماندووبوونی ئێمە بۆ ئێوەیە تکایە تۆژ یەک خولەک لە کاتی خۆت بگرە و ئەمە بکە لە بەرژەوەندی ئاڵاکەت و لە کۆتایی تکایە ئەم ڤیدیۆیە شێر بکە و بیدە بە هاوڕێکان.